مامۆستایانی وانەبێژی سنووری پەروەردەی چەمچەماڵن پێنەدانی پاداشتی وانەوتنەوەیان و نەکردنیان بە مامۆستای هەمیشەیی کۆی کردوونەتەوە و لە بەردەم پەروەردەی قەزاکە گردبوونەوەیکی ناڕەزاییان ئەنجامدا. ئەوانەی لێرەن بایکۆتی وەڵەکانی خوێندنیان کردووە و دەڵێن دۆخی ژیانیان تا دێت خراپتر دەبێت و لە توانایاندا نییە درێژە بە پیشەکانیان بدەن بەهۆی ئەوەی لە دەستپێکی دەوامی ساڵی نوێی خوێندنەوە تا ئێستا هیچ مانگێک پاداشتی وانەوتنەوەیان پێنەدراوە. 16 مامۆستای 12 وانەبێژە من بۆ خۆم لێ سێ ئیبتیداییەوە تا دێ ئامادەیم هەیە و سێ مانگە کرێ وانەبێژی ماوەرنەگردووە کرێسیم مامۆستای تایە تا ئێستا من بۆ خۆم هاتوویان پێکەم پارەیان پێ نییە ینی کریان وەرنەگردووە یا ئەبێ قەرزی بکەن یا بێ من لەسەریان بۆ وەستم کە بیدەن. ئێمە چەند ساڵە وەکو وانەبێژ دەوامەکەین و هیچ حەق و ماف و ئیمتیازاتێکمان نییە لە وەزارەتی پەروەردەیە تاوەکو ئێستا بە ڕەسمیدانمان پیان نراوە کە مامۆستای تەنیا کات تەنانەت لە کاتی وەرگرتنی موچەکانیش بەدا ئەڵەن داوا لە مامۆستایانی وانەبێژەکان بێ کری وانەبێژەکان وەرگرن کری وانەبێژی بۆ مامۆستا نییە تۆ کە مامۆستا خۆ کرێکار نییە پێڵێن وەرە کرێکەت وەرگرتن. بەشداربوانی گردبوونەوەکە یاداشتێکی حەوتخاڵیان ئاراسەی بەرپرسانی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانی سنوورەکە کردو تایدا جەختیان لەوە کردەوە لە ئاگەری جێبەجێنەکردنی داواکارەکانیان بە تەواوی بایکۆتی پرۆسەی خوێندن دەکەن. وەکو مامۆستایانی وانەبێژ لە سنووری پەروەردەی چەمچەماڵ و دەوروبەری داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم بەرپرسانی وەزارەتی پەروەردە بە زووترین کات بێن بەدەم داواکاریەکانمانەوە ئەگەر نا هەڵوێستی تونترمان دەبێت لە ڕۆژانی داهاتوودا وەک بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن و پێنەدانی پرسیارەکانی تاقیکردنەوەی وەرزی یەکەم هەتا سەرجەم داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت. بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵیش دەڵێت دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەیی پێویستی بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە ئاماژە بەوەش دەکات دواکەوتنی پاداشتی مامۆستایانی وانەبێژ لە ئاستۆی بەڕێوەبەری خوێندنگاکانە. وانەبێژ نەبێ مەکتەبەکان پەچیەکەوێت لەبەرەوەی دامەزراندن نییە وانەبێژیش بڕیار بوو کە مانگانە لەگەڵ موچەیە بە زووترین کات وانەبێژەکان بۆ سەرف کرێت لەبەرەوەی زۆربەی وانەبێژەکان ڕەنگە بڵێن پارەی هاتوێشیان پێێنی ئێمە بۆ گوندەکانش وانەبێژ ڕۆ جا ئەوەی لەسەر ئێمە بوو ئەم ساڵ تۆزێ خەلل هەیە تاخیر بۆ لە هەموو پەروەردەکان سەبەکەی چیە یەکەم لە ئیدارەکانەوە زۆر تاخیر بوو. نزیکەی 6 ساڵە حکومەتی هەرێم دامەزراندنی مامۆستای ڕاگرتووە و بۆ هۆیشەوە بە هەزاران دەرچووی دانەمەزراو لە شارە جاجاکاندان و بەشێکی ناوەندەکانی خوێندن بە مامۆستای وانەبێژان پڕکراوەتەوە بە جۆرێک بەتەنها لە سنووری پەروەردەی چەمچەماڵ زیاتر لە 850 مامۆستای وانەبێژ هەن. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.